مەرجەکانی جیهادیش هەموو فقها قسان لەسەری کردووە لە هەر کتێبێکی فقیە تەماشا بکەی لە بابی جیهادا مەرجەکانی جیهاد دانراوکە لەسەر چێ فەرزە. بۆ نمونە ئیمامی ابن قدامەی مەقدیسی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی المغنی وشرح الكبير لە مجلدی دێم لە لاپەڕە 366 ئەفەرمێ جیهادکردن حەوت مەرجی هەیە: مسلمانێتی، باڵغبوون، ژیرێتی، سربەستی، نێرینەیی، لەشساغی، هەبوونی توانای دارایی. دوو مەرجی تریشی لە شوێنی ترە دوای شەرحی ئەوانە باس کردووە کە ئیزافە ئەبنە سەر ئەو حەوت مەرجە. ئەو دوو مەرجە ئیزافیەش بریتین لە وەرگرتنی مۆڵەتی دایک و باوک و وەرگرتنی مۆڵەتی خاوەن قەرز بۆ کەسێک کە قەرزار بێت. ئەمە نۆ مەرج. ئەمە کە مەرجی بەشداربوونی جیهادی فەرزی کیفایە. ئەمە ئەگەر جیهاد ببوو بە فەرزی عین کە لەسەر یەکیەکی مسلمانان فەرزە بێ هەندێک لە مەرجانە هەر نامێن. پێنجیان ئەمێنێتەوە کە بریتین لە مسلمانێتی، باڵغبوون، ژیرێتی، نێرینەیی، لەشساغی. لەناو شەرعناسانە هەیە کە ئەفەرمێ ئەگەر دوژمن هێرشی کردبووە سەر ناوچەکەیان لە مەسافەی کوردکردنەوەی نوێژ کەمتر بوو نێرینەیەکەش مەرج نامێنێ. یعنی ئافرەتانی ژە بێت چەک هەڵگرن و مقاومە بکەن. مەرجی هەبوونی توانای داراییش نامێنێ. هەر کەسێک نەفامانە ڕەفتار نەکات و خۆی لە حەنای حەقاکە ڕووچێرنەکە ئەبینێت کە وەرگرتنی زانستی شەرعی مەرجێکی بەشداربوونی جیهاد نییە و لەسەر هیچ کەسێک نییە، نە لە حاڵەتی فەرزی عینە نە لە حاڵەتی فەرزی کیفایە. ئەوەی ئیبن قودامە باسی لێوە کردووە لای هەموو شەرعناسانی مەزهەبەکان و غەیری ئەوانیش مەرجەکانی جیهادن. ئەوانەی کە ئێمە کتێبەکانیانمان خوێندوتوە یا ئێوە ئەی خوێندنەوە، ئێوە ئەگەڕێنەوە بە شوێن کتێبە فقیەکانە و ئەیبینن هیچ زانایەک نابینی فێربوونی زانستی شەرعی کردبێ بە مەرجی جیهاد کرد.